سڵاو سلێمانی بێساحێبە قاسم سولەیمانی جیڤارای شیعەیە و ناکرێت ڕۆڵی لە پاراستنی هەولێر لەبیر بکەیت. ئەگەر سیویەکی ئاب نەبوایە ئێستا سلێمانی پارێزگایەکی ئێران بوو. ئەمانە قسەی من نین، قسەی ئاری هەرسینە، ئەو پیاوەی کە دەوترێت پارتی باوکی کوشت، بەڵام ئێستا خۆی پارتیەکی ئایار 24ە. بە خوێنەوارەکەی پارتی ناو دەبرێت، بەڵام بە چەکێکی ئێمفۆڕەوە لە بەردەم لقی چوارە هاواری دەکرد سلێمانی بێساحێبە. ئەرێ هەر بەڕاست هەرچی دەبێت لەم هەرێمەدا بۆ پارتی تاوانبارە. پارتی جێگەنفوسی لە دهۆکە کە چی لە سلێمانی تۆمەتبارەکرێت. ئەمانە و لەمانەش گرنگتر. ئەمڕۆ کاک ئاری هەرسین یەکلاییمان دەکاتەوە. لەگەڵ مابن. سڵاو لێبێ کاگاری، هیوادارم باش و تەندروست باش بیت. پێم خۆشەکە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز سادانیشم. حەز ئەەکەم سەرەتا لەوە دەست پێ بکەم بزانم کاک ئاری ئێستا خەریکی چییە، پرۆژە و پلانی چییە، بەتەمایە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەردەوام بە یاخۆت ڕۆژەی تری هەیە. وەڵی من ئێستا بۆ خۆم زووتیارم لەم ماڵی خۆمە باکێک و ڕۆژە خەریکی ئەو عینی کاتە خوێنم. ئەوەش ئاسنگەرەکەی دراوسێمانە ئەجا وەکو تریژ من پارتیم تەوان هەر پرۆژێکی سیاسی مەبێ بەتاچیت لە چوارچەوەی پارتیایە. حیزبایەتی جوایە ئیتر یاین تۆ ئێستا من ئەگەر سبێنی تەلەفۆنم بۆ بکەن بڵێن ئەوە ئەرشێکی حیزبیە لە زاخۆە لە خانەقینە لەکوێیە جێبەجێیەکەم بۆیە من پارتیم و یعنی ئەر بەردەوامی شەبیت. من پارتیشی ستاندبایم ئوستاس حەزەکەم لەسەر شتێک قسە بکەم. من زیاتر لەگەڵ میوانەکان ما باسی ئەم خولەی پەرلەمانەکەم چونکە گلەیەکی زۆر هەیە لەم خولەی پەرلەمان. هەندێک جار دەوترێ پارتی دیموکراتی کوردستان هەر کاتێ ئیشی بە پەرلەمان بێت بەڵێ هەیمەنەی هەیە و دەبێت بپارێزرێ و دەبێت وای لێ بکرێت، بەڵام کاتێک کە ئیشی پێی نامێنێ دەرگاکەی داخات یاخۆت حەسانە دەسەنێتەوە. بۆ ئەم خولەی پەرلەمان هێندە لاوازە بۆ بەو جۆرەیە کە خەڵک هەمووی گلەی لێ هەیە و پەرلەمانیش وا لاواز کراوە. من حەزەکەم جارێ باسی بکەم ئەمە یعنی بەڕاستی ڕاز نییە این پارتی هەر کاتی ئارەزووری لێ بێ دەرگای پەرلەمان داخات. چونکەگەرم ئەم دەستەواژەیە ڕاز بێت باشە ئەوە ئۆتۆماتیشیەن بێڕێزیە بەرامبەر حیزبەکانی تر. معناوێ هیچ حیزبێکی تر لە کوردستانە نییە جگە لە پارتی. باش پارتیش خۆی چۆنی بوێ ئەوای بەبڕێەوە. ئەمە یعنی بەڕێی من شتێکی جوان نییە لە بری بێڕێزیە بەرامبەر بە حیزبەکانی تر. ئەمە یەک. ئەگەر بڵێ ئێمە وەکو هەموو حیزبەکانی تر ئێمە کەم و کوڕیمان هەبووە لە ئاسم مؤسسەی شوک و پەرلەمان، بەڵێ هەمان بووە، هەموو حیزبەکان هەیەن بۆ ئێمە شەمان بووە. باشە ئەمەشی کە ئەم خولەی پەرلەمان زەعیف بێ بەڕاستی ئەزانی کاکێبار بۆ من تۆزێ زەحمەتە قسە لەسەرەوە بکەم لە بڕی خۆم ئەندام پەرلەمان بوو. دەی منیش مەبەستمەوەی تۆ پێشتر لە خولێکی تراویت و ئەم خولە ئێستا من بڵێم سەیریکە ئێستا من بە هەر جۆرێ تەقیمی ئەم خولە بکەم دوایی بەناوعیشی تر تەرجمە بکرێ کە گوایە ئێمە هەمومان قارەمان بووین لە خولی پێشەوەمانە هەمویان ئەمانە ئێستا خوانە خواستە فاشیلن. باشە ئەوە جوان نییە. یعنی بۆیە ئەگەر لێم ببووری با من هیچ تەقیمێکی ئەم باش دوایەوە ئەمە یەک دووهم هێشتا خولەکە ماوێتی وەنیە ینی مەشاکیل هەبوو لە بینی ئێمەوەی شتیە ئەم مەسەلی موچە و کۆرۆنا و ئەمانە هەمووی دەورە بینێ با فرست هەیە جارێ باش باوێتی هێشتا جارێ با بزانین کە خولەکە تاوا بوو ئەو ساوەرەوە بێکۆ باش خۆی تەقیمێکی ئەو خولەکە حتمما ئینشاءالله. شتێکی تایبەتی ئەمەیە بپرسم، ئەم خولەی پەرلەمان بابەتێک هێنرایە پێشەوە سەبارەت بە خانەنشینی موچەی پلەباڵاکان و پەرلەمانتاران وە. هەندێک لە پەرلەمانتاران ڕەتیان کردەوە، هەندێکی تریش ڕەتیان نەکردەوە کە کۆمەڵێکیان بیانویان ئەوە بوو کە بەڕاستی لە چوارچەوەیە کاوتیان کە ئێمە ئەو پارەیە ناینە دەستی حکوومەت لەبەرەوەی دەدەزرێت. کاک ئاری بۆ ڕەتی نەکردوێتەوە، بۆ ڕەتی ناکاتەوە، بۆ دەنگی نییە لەو بارەیەوە. وەڵاهی لە پێش هەموو شتێکە
مەسەلەی خانشینی پێشمەرگە یا بڵێن خانشینی هی پەرلەمان ببوورە بە قانون ڕێکخراوە، یعنی شتێک نییە من لە دەرەوەی قانون کردوێتم. من زۆر ڕەفیقم هەیە وەختی خۆی چ پێشمەرگەی ناوشار چ پێشمەرگەی دەرەوە بووین خانشینیان بۆ بڕاوەتەوە و یعنی ئەو فترەی کە لە پێش ڕاپەڕین ئێمە یعنی سیاستمان کردووە بە خزمەت حساب بووە و حساب بە خانشینی حساب کراوە و معاش وەرەگرن باشە کە بەڕێی من حەقی خۆیانە. منیش لەو چوارچێوەیە من 5 ساڵم دانی پەرلەمان بووم وەختی خۆش پێشمەرگە بووم یعنی بە حەقی خۆم زانیوە بۆیە، بەڵام قەت نەچوو مناقەشە بکەم لەسەر کەمووی و زۆری ئەمە، یعنی بۆی باشتر لێک حەڵی بین. ئەگەر سبەینێ موچەی پەرلەمانتاری خانشینی پەرلەمانتار ببێ بە $100 من نە مناقەشەیەکەم نە پرۆتێستەکەم نە کۆمنتم هەیە لەسەری و نە هیچ، بەڵام بە حەقی خۆم زانیوە بۆیە چکە لە چوارچێوەی قانونایە هەرەوەنە. باش کاگاری پێش ئەوەی ببێ بە پارتی کارکتەرێک بوو کە ڕاکانی قبول کراو بوو، بەڵام لە دوای ئەوەی کە ئەبێ بە پارتی حتا ئەوەی هەندێک خەڵگەڵن کە بارزانانی پەرستە. کاک ئاری بۆ وای لێ هات ئێستا ڕاکانی زۆر قبول کراو نەبێت؟ وەڵاهی من نازانم تەمان ئەمە لەگەڵ ڕێزم بۆ تۆ من خۆم لەوانەیە ئەو ئینتیباعام نەبێ. باشە مەسەلەی ئەو زۆر جارم باس کردوم کاکی بە لە زۆر مناسبەیە لە زۆر مقابلەیە ئێمە حیزبەکەمان ساڵی 93 چوە ناو پارتی ئێمە پاسۆک بووین لەو ساڵ منیش بووم بە پارتی، بەڵام مەسلەی بارزانی پەرستی ئەزانی ئەبە و هینە نا ئێستا وەکو ئەوانە وایە کە مەسەلەن بە زەردەشتەکان ئەڵێن ئەمانە ئاگرپەرست باش زەردەشتی ئاگرپەرست نین بەس ڕێز لە ئاگرێکدن پیرۆزە لایەن. مەسەلەی بەرزانی پەرست من مناڵی شۆڕشی ئەیلولم ئەو کارکتەری کە زۆر زۆر معجب بووم پێی لە مناڵیمەوە بە حکمەوەی باوشیشم ڕەفیقی مەلا مستەفا بووە، شخصیەتی مەلا مستەفا بوو یعنی پیاوێک کە زوڵم قبول نەکا نە لە ئینگلیزی قبولکە نە لە تورک نە لە ئێران نە لە عێراق نە لە کەس لە هەموو ئەم وێزگانەیە ئەم کارکتەرە ئەم پیاوە موقفی هەبێ حتا ژیانی خۆی و ماڵ و مناڵی بخاتە خەتەرەوە لە خێزانی خۆی دوور بکەوێتەوە شەهیدێکی زۆر بات لە پێناو مەبدەئێکی پیرۆز کە خاشی پیرۆزی کوردستانە. من ئەو عجابەی کە هەمە ئەوەی کە ئێمە لە پارتیالان ڕێبازی بارزانین ڕێبازی بارزانانی لای من کوردایەتیە، لای من ڕێزگرتنە لە سروشت ڕێزگرتنە لە مافی مرۆڤ و پێڕەویکردنی دیموکراسیەتە و عەدالەتی کۆمەڵایەتی، ئەمانە هەموو من لە کارکتەری مەلا مستەفای بینمەوە. بۆیە یعنی من بەرزانی پەرست نیم، بەڵام من بڕوام بەو ئوسلوبی سیاسەتکردنە هەیە کە مەلا مستەفا هەیبوو و بەڕێی من ئێساش کوڕەکەی پێڕەویە کاک مەسعود. جا بۆیە من بە یعنی ماڵی مەلا مستەفا بە مەرجەعی خۆ مەزانم لەو ڕۆ. باش ئەوە معنای ئەوە نییە هەروەک خۆی کاک مەسعود لە کۆنگرەی 11 باسی کرد کە لە ناو ئەو خێزانە گەورەی کە پێڵێن ماڵی مەلا مستەفا ئەو معنای ئەوە نییە کە هەمویان وەکو یەکن، لەوانەیە خەڵکیان تیا بێ یعنی کاک مەسعودش لێی تووڕە بێ لەبەرەوەی ئەتواری لە ئەتواری مەلا مستەفا ناچێ یعنی لەو کوردایەتی ڕەسەنە ناچێ، بەڵام وەکو مەرجع بۆ من مەرجع سەرۆک مەسعود بەرزانیە بەڵێ ڕاستە. پەرستش بۆ خوایە، من ئینسانێکی بە ئیمانم، من خوا پەرستم وە کاک مەسعود خۆشی خوا پەرستێ ئیتر ئینسان چۆن عەبدە ئەپەرستێ. لەبەری من و کاک مەسعود ئێمە هەردووکمان عەبدین. کاتە تۆ تەنیا وەکو مەرجعێک سەیری من وەکو مەرجعێک جا مەرجع کەمە باش بەستمە وەڵا شتێک سەرنجی ڕاکێشام هەر ئەوەی کاڵی ئەو ڕێبازەی کە من قەناعەتم پێیەتی مەلا مستەفا و دواتریش ئێستا کوڕەکەی تەطبیقیەکە ئەو ڕێبازە ئەوەیە کە خەڵک ئێستا ئەیبینێت کە خەڵکێکی زۆر زۆر ناڕازیە تووڕەیە. ئەگەر ئەم پرسیارە لە کاک مەسعود بکردایە ئەمەی کەسە لە منیەکەی باشە تەسەورەکەم ئەم جوابی بایتایەتەوە کە ئێستا من جواب بدەیمەوە. نەخێر تەنانەت ئێمەی پارتی کە پێمان وایە لەسەر ڕێبازی بەرزانیان ڕۆین ئێمە نەمانتوانیوە لە ئاسی تومڵحابین. بۆ کاگاری لەبەرەوەی لە ناو ئێمەیە ئەو چۆن پەنجەکانی دەست هەموو یۆگێگنیە هەندێک کەس بیریان چۆتەوە کە بۆ سیاسەت دەکەن. سیاسەتکردن
لە پێناو بەرژۆندی ئاماکرێ ئەین تۆ کە سیاسە دەکەی لە پێناو بەرژۆندی میلەتێکایکەی بۆی میلەتەکە خۆش بەخت بێ بازرگانێک لە پێناو بەرژۆندی شخصی ئایکە هەندێک کەس هەن لە ناو پارتیەسم باسی حیزبەکانی تر ناکەم چکە تۆ پرسیاری پارتیم لەکەی هەندێک کەس بەداخەوە لە ناو خەڵکاڵێن ئێمە سەر بە ڕێبازی بارزانین بەڵام خۆیان خۆشەوێ بۆ بەرژەوەندی شخصی ئیشەکەن ئەوەیە مەسەلەکە باش شتێک سەرنجی ڕاکێشان پێشتر باست لەوە کرد کە لە چوارە لە پاسۆکەوە بوو لە پارتی نمونەیەکم بیکەوتەوە چیرۆکێک هەیە سەبارەت بە تۆ توانی دواتر خۆت ڕای خۆتم پێ بڵێ بەڵێن یەکەم جارکە کاک ئاری بووە بە پارتی فازل میرانی بردوێتی بۆ مەسیف و بۆ لای مەکتەبی سەرکردایەتی ئەڵێن ئەو کات کە کاک ئاری ئەو هەموو کارەکتەرەی بینی و بەو تەمەنەوە سەیری کردووە چۆن ئەتوانن ململانەی حیزبەکانی ترکەن و دواتریش کە گۆڕان دروست بوو چۆن ئەتوانێت بەو جۆرە کاک فازیل قسەیەکی پێوتووە کە وەکو سکرتێری مەکتەبی سیاسی توێتی ڕاستە ئەمە هەیە بەس ئەمانە کارتۆنی ئەگەرنا لەسەر و ئەمانەوە 19 کەس لە بارزانەکان پارتی دموکراتی کوردستان و شەکان بەڕێوە ئەڤەن شتی بەردەوە ئەزانی کاکە هێوار تاوان تۆ من نەزانم ئەوەی خۆت نییە پرسیاری خەڵکە لەوانێ بیکەی وڵی شتی وا ڕووی نیایەوە ئەگەر یعنی قەت شتی وا ڕووی نیایەوە لەبەرەوەی با یەکشت پێ بڵێم بۆی لێک حاڵی بین ئەگەر هەموو پارتی هەموو قیادەی پارتی هەمووی بڕیارەکان باوە بڵێم ئەگەر بڕیارەکان لای سێ کەس بن جەنابی سەرۆک جێگرەکەی لەگەڵ جەنابی کاک مەسرور من قوبوڵمە نەک من قوبوڵمە کاک فازیل میرانیش قوبوڵێتی کەسکرتێری مەکتەبی سیاسیە جا بۆیە یعنی ئەوەی کە ئەو قسەی کردووە من زۆرم لا سەیرە چونکە لای من مەکتەبی سیاسی مەرجعیەتە چکە خۆ بە خۆڕایدا نەنراوە ئەی خۆ من کارتۆن نین ئینسانن زۆر جار ئەو گلەی یاکرێ لە هەموو حیزبەکانیش ینی بۆ نمونە دەوترێت هەموو حیزبەکان مەکتەبی سیاسەکان یان یا سەرکردایەتەکانیان تەنیا کارتۆنی ینی بە حیزبە نوێیەکانیشەوە جا باشت پێ بڵم ئەگەر من بڕوان ناکەم وابێت چکە گەر وابێت ینی خۆ قابل لە تۆ 14 کەس لە مەکتەبی سیاسی هەبن هەر هەمویان کارتۆن بن هیچیان عیزەتی نفسی نەبێ هیچیان وای لێ نەیە بڵێ من قوبولی ناکەم کارتۆن بم من ئینسانم منە بێ ساحیبی ڕەئی بم ئەبێ دەسەڵاتم بنێ وشتام نا ئەوە من بڕوان ناکەم وابێ بۆ پارتیش بۆ پارتیش باش ئەوەی کە پێی وایە هەر کەسێک ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی پارتیە پێی وایە معاملەی کارتۆنی لەگەڵاکرێ معنای شایەنێتی چونکە ئەگەر معاملەی کارتۆن لەگەم نابکەن من قوبولی ناکەم بەڵام کاکە خوا حافظ باش چیرۆکێکە گێڕبۆ ڕۆژێک شەوێکیان کاگاریارسین بە چەکێکی ئەمفۆرەوە ئەچێتە بەردەم لقی چوار و دەڵێ ئەم شارەواتە سلێمانی بێ ساحێبە من ئەم قسەیە ڕوبەڕووی کارکتەرێکی وا ئەەکەمەوە کە پێی ئەوترێ ڕۆشنبیرەکەی پارتی ئەمە کەسێکی عشایری بە چەک بەدەست ئەم قسەی نەکردووە کاک ئاری کە بە ڕۆشنبیرەکەی پارتی ناسراوە قسەی کردو بۆ ئەمەت کرد بۆ واتوت ئەزانی چۆنە ئەو کاتەی ئەوە ڕوویە بە دوو سیاری لەنکرۆزەر هاتبوون بە بەردەم لقی چوارە تێپەڕی بوون ئەو مەزانی 75 تەقیان لە لقی چوار کردبوو من ژێندانی پەرلەمان بوو من کە بووم بە ئەندامی پەرلەمان بە دەنگی بەشێکی زۆری دەنگەکانی من هینی هەواڵانی خۆم بوو هینی کەوادەی پارتی بوو من یەکەمی سلێمانی پارتی بووم لە ناو حیزبەکەی خۆمە ینی بەرزترین دەنگی من بوو لەناو قەزای مەرکەزە لە ئاسی مەحافزەی سلێمانی ئەو ساکە هەڵبجەشی لەسەر بوو دووەم بوو معنای ئەوەی پشتیوانیش تاوم لە کەوادری پارتیەوە هەبوو کەوادریشی ئێمەی قوربەسەر لە شارێکە کە هیچ دەسەڵاتێکی نییە سیارە بە بەردەم لقەکەی بڕا و بە مەغزانی 75 دقەی بکە ئەمە ئەنتەریە ئەجا سیرکە بۆیە من بۆ پشتیوانیکردن و پاراستنی لقی چوار کە ئێساش لی پەشیمان نیم بە ئێمفۆڕەکەی خۆمە چوومە بەردەم لقی چوار بەڵام بە حیمایەکان منە و یاڵایەوەش خۆتان بەسن میل بێنە و کەشتیوا بووە
ئەمە یەک دووهەم بەشی دووهەمی پرسیارەکە کە من بۆچی وتم بێ ساحێبە بێساحێب چییە؟ ئەی تۆ یعنی بە بەردەمی ئەم هەموو پۆلیس و ئاسایش هەیە لە حساسترین جادەی سلێمانی سالم کە مەڵبەندی لەسرە بێنتەقە لەلقەکە بکەن یەک کەس نێتە جواب حیمایەتێک نەبێ بە دوواداچوونی نەبێت ئەی بێ ساحێب چییە؟ ئەوە بێ ساحێبە جا جوایەوە منەوە من ڕوونکردنەوەی دریش بەمێ ئەگەر عینی شت لە هەولێر بکرایە بەرامبەر مەڵبەندی سێشێتی نیشتیمانی کوردستان من عینی قسەمە کرد دەبێ من کوردستان بەیەگە بینم لای من کوردستان بەداخەوە دوو ئیدارەیە ئێستا زۆر بەداخەوە بەڵام لە دڵی منە کوردستان یەکە ئەگەر لە زاخۆ دوو سیارە بڕۆن بە بەردەم مەڵبەندی شێتی ئایا گرتو یا کۆمەڵ بەسەلی تەقی بکەن بەسرە عینی موقیفمە بێ عینیش دەڵێم مەبەستە بێساحێبی سیاسی بووە بێساحێبی مەبەستم ئەوەیە بوو کە بێساحێبی چێ با من عەرز بکەم باشە بێساحێبی ئەوەیە کە تۆ هیچ کەس بەرپرسیار نەبێت لە پاراستنی سەر و ماڵ و کەرامەت و ئەمنیەتی ئینسانەکان لە دەیەکە لە شارۆچکەیەکە لە ناحەیەکە لە قەزایەکە لە شارێکە ئیتر ئەم شارە ئەگەر پاریس بێ ئەگەر ئامستەردام بێ ئەگەر تاران بێ ئەگەر سلێمانی بێ هەولێر بێ هیچ فەرقی نییە مەبەستم بێساحێبەوە کێ مەسئولە لەوەی کە ئەمنیەتی خەڵک لە شاری سلێمانی بپارێزرێت کێ مەسئولە لێی ئەوە پرسیارەکە من مەبەستم ینی خۆ من مجاملە یەشێتی ناکەم مەگەر مەبەستم یەشێتی وایە ئەموو یەشێتی مەبەستم ئیدارەی شارەکەی باش با پێمەوە لایەنێکی شەخصی کە کاگاری هەندێک جار لە ناو حیزبەکەی خۆیان هەوڵی بۆ شەفافکردنی داهات و داراییدا کاگاری بەرپرسی لقی 21 ڕاپەڕی نەبێت شتێکی ڕۆژانە دانێت بۆی خەرجی ڕۆژانەی ئەو لە قەبزانێت چۆنە و چۆن نیە ئەلان حیزبەکەیەوە ڕەتی ئەم بابەتە ئیرێتەوە و دەڵێن تۆ داهاتی حیزب ئاشکراکەیت ئەمە تا چەند ڕاستە چۆنە حەزەکەم لە چوارچەوەی ئەوەش ئەوم پێ بڵێ بزانم خۆت وەکو بەرپرسیارەتی لە خۆت لە ئیدارەی خۆت ڕازی بوویت ئەزانی ئەو پرسیاری یەکەمە ئەوە بەشێکی ڕاستی تایە باشە من کە بووم بە بەرپرسی لە قیبیستویەک لەبەرەوەی لای من سیاست بریتێ لە دوشتی زۆر سەرەکی یەکیان مەنجمنتە یعنی ئیدارە یەکیان دیپلۆماسی ئەگەر تۆ لە ئیدارەیە فاشل بی هێنری کیسنجەریش بی لە دیپلۆماسیە لە سیاسەتە بەڕێی من فەشەلی بۆیە هەنگاوی یەکەم ئەوە بوو کە مەسلەی دارایی و ئیداری لە تۆڵکەم باشە بەو مەبەستەش بۆی کە هەموو هەواڵەکانم کە لە لقان ئەندامانی ناوچە ئەوانی کادری ناوچە نیەن سەردانی بارگای لقەکەن بزانن ئەو میزانی کە چی لێت ماغانە من هەڵمەواسی کە سابیتەمان چەنە مەساریف چەنە چیمان لێکرد و چەندمان ماوە اینجا هەندێک لە برادران هەبوون کە یانوت حەق نییە ئەوە بکرێت لەبەرەوەی ئەو کاتە ینی کەشفە بێ بەڵام بەڕێی منەوە لە شوێنی خۆیان نەبوو چکە میزانی لەقێت چەنە هەتا کەشف بێ یا کەشف نەبێت چەند بوو بۆ نمونە بە تەقریبی حەزەکەی پێ بڵێم ئەو ساعت تاوان بڵێن کاتی خۆشیەکە بوو باش ئێمە نزیکی مانوەرەگرت ماغانە طبعا بۆ زۆر شت بوو ینی بۆ کارەبا بوو بۆ هەموو مەساریفێک بوو باشە هی ناولق بەڵام یانی لەخوا بەزیا بێجای مە سەر بەشی دومی پرسیارەکە من بۆ پارەی خۆم زۆر دەست بڵاوم پارەم پێ بێ هەر کەسێ پێم بڵێ پارەم پێ لێکسە لەمانێ بەس بۆ پارەیە کە ئەمانەت بێت زۆر ڕەزیلم بەدەمی خۆم نەبێ هەموو تاوان دیکۆمنتەکان ماون ئێساش من دایم لە قاسەی لقا لەخوا بەزیا بێ دایم پارەی باشمان هەبوو محتاج نەبووین ینی خوا نەخواستە ئەگەر کێشەیەک دروست بووایە نەهامەتیە کارە ساتێک بەبێ ئەوی بگەڕێمەوە بۆ سەرکردایەتی هەر لە پارەی هی لە ئەمتوانی مەصرف بکەم بۆیە بەڕێی من ئیدارێکی شەفاف بوو یعنی با هەموو دنیا بێ منەت بێ ئەگەر 1 دینار لە پارەی حیزب بە ناحەق سەرف کرابێ نەکات بێتە جیرفانی منەوە
جا بۆیە یعنی هاوکاری زۆر کەسیشمان پێ کردووە مناڵی شەهیدووە بەشانازیەوە. کاگاری وا نزیکی سیویەکی ئابی دەوترێت کاگاری داهێنەری ئەوە بووە کە پارتی شەرم لە سیوێکی ئاب نەکات بە واتایی کە ئەگەر سیوێکی ئاب نەبوایە ئەوە سلێمانی بووە پارێزگایەکی ئێران. ئێستا تقریبا دەبینین تورکیا ئەو لێر و دوهۆک بە تایبەت تقریبا کردوێتێ شارەدارێکی تورکی هێز و چەندین نقطەی عسکەری هەیە سەبارەت بە ماڵێکی کاگاری. آخر ئەو دوو مۆزۆی جیاوازن. جارێ با لەسەر سیوێکی ئابەکە بڵێم من ئەوم شەرح کردووە ئەتوان بگەڕێنەوە بۆ چاوپێکەوتنیشی من لە سیوێکی ئابی 2013 وابزانم لە کەناڵی ڕوودا بووی کاکی وا جەمال لە من 45 دقیقە باسی سیوێکی ئابمان کرد. باشە مەسەلەی سیوێکی ئاب کاردانەوەیەکی پارتی بوو لە بەرامبەر کارێکیشێتی و بەڕێی من ینی مخۆم زۆر بڕام بەوە هەیە ئێمە وێشێتی و هەموو لایەنەکە باشە هەندێک مەلەف هەیە هیچ پێویست ناکە ئەوەی بڵێنەوە بۆ ناشرینکردنی یەکتری مەلەفەکە دابخەین بین بە لیژنەیەکی ئاکادیمی یعنی چوار گەنجی بە توانای خۆت ئاسایی کە سەحوفیە کە یا بڵێن ئاکادیمیسیەنە هەیە ماژستێری لەسەر بێنێ لەسەر سیوێکی ئاب یا لەسەر شتەکانی ترکە لە تاریخی ماڕوێەوە با ئەو بچی قەراری لەسەرەوە بە شێوەیەکی ئاکادیمی و بێلایەن چونکە کەس بەدۆی خۆی ناڵێتش ئێستا بڕۆ بۆ لای یەشێتیەک بەناوعی باسی سیوێکی ئابەکە وەرە بۆ لای من بەناویشتر پێ دەڵێم بۆ لەبەری هەردووکمان لە دوو گۆشەی مەسلحەتی حیزبی خۆمانەوە یین تحلیلی سیوێکی ئابەکە ئەوەی سیوێکی ئاب ئەوە بووکە عەرزم کردی بۆچی فەرقی هەیە لەگەڵ ئێرە لە ئێستاە یعنی ئەو کەسانی کە قووەتی تحلیلی سیاسیان هەیە لە ئێستا پەکەکە بەشی هەرێمی کوردستانی هەر داگیر کردووە هەر بە عنتەری ئەڵێ ناڕۆمون لێرەم و تەواوڕایەوە ئەڵێ کوردستان چوار پارچەی هەمووشی هی منە و ئەوەی کردو بەبیێنم ئێستا گەنجێکی وکو تۆ گەپچێ بۆ قەندیلێ بە ئیجازە لەوان وەرگێ بە شەرتی تۆ خەڵکی هەرێمی کوردستانی هیچ پێویست ناکە ئیجازە لە پەکەکە وەرگری پەکەکە لەوەیە لێەوە عەمەلیات دەکا بۆ ناو خاچی تورکیا وەکو چۆن دیموکرات و کۆمەڵا دوو فیشەک بتەقێن لە ناو ئێران جمهوری ئیسلامی ئێران بە تۆپ دامانەگرێتەوە ئەنجا ناڕازایش دەرەبڕێ بەرامبەر بەڕێز سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و لای سەرکردایەتی شێت و سەرکردایەتی ئێمە پەکەکە عەمەلیاتی عەسکەریەکە لە ناو تورکیا لە هەرێمی کوردستان تەواجودی هەیە بە ئاشکرا تورکیا دژمنی پەکەکەیە ئەوێ لێی بە ئێمە بۆرێکی غازمان هەیە بەناو خاچی تورکیا چێتە دەرەوە دەوڵەت نین ئەمانە هەموو کۆبکەرەوە و زەرب و تەقسیمیان بکە بزانت چه حاڵەتێکی سیاسی زۆر ئالۆس کە یانیسا بۆچی ئەڵەم ئالۆس زۆر کەسێڵەوە حکوومەتی هەرێم بۆ موقفینی ئاخر موقفی چی هەبێ حکوومەتی هەرێم F16 هەیە هەڵیسێنێ بەرامبەر تورکیا آخر دەبابەی چیفتەن و ئابرامزی هەیە ئەوە حکوومەتی عێراق کە دەوڵەتە هیچی پێ ناکرێ بەرامبەر تورکیا ئیتر حکوومەتێکی فەقیری قەرزاری دوو ئیدارەیی وەکو کورد چی پێکرێ بەرامبەرەوە جا بۆیە ئەو فەرقەکەیە باش هەر بەجددی حکوومەتی هەرێم فەقیرە ئەوەی کە من بزانم بڵێ چکگەر فەقیر نەبووە موچەیە فەقیرە ئەوەی کە لە جیرفانیایەتی ها ئەزانی ئێستا من بۆی لێکتەی حاڵە بین کاکی بەر ئێستا بۆ نمونە تۆ بڵێن چوار خانووت هەیە بە هەر چواریان بای $1,000,000 بەڵام $700 من قەرزاری باشە تۆ لە ئەساسا فەقیر نیت بەڵام لەم لە حزەیە فەقیری لەبەروی تۆ حوزەی من قەرزاری هیچ پارەش لە ژیرفانتانە بۆ ئەوەی کە بتوانی یعنی پیشانی بێ کە پارە هەیە ئەبێشە لە خانووکان فرۆشی ئەنجا ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان فەقیر نییە بەو معنایی کە ئێمە داهاتی غاز و نەوتمان هەیە ئەمە ڕاستە داهاتی ناوخۆمان هەیە هی خاڵە سنووریەکانمان هەیە بەڵام ئەسا لەم لە حزەیە کە من لەگەڵ جەناب تا دانیشتوم حکوومەتی هەرێمی کوردستان فەقیرە بۆ لەبەری ناتوانێت موچەی
خەڵک بە ئێوە و بازرگان و کۆمپانیا و بزنسمان و یعنی ئەو کارکتەرانەی کە بەحساب دەوترێت لەسەر چوارچەوەی لە گیرفانی حکوومەتی هەرێمی کوردستان دەوڵەمەند بوون و بە حیزبایەتی دەوڵەمەند بوون ئەوان اینجا ئەو بەرنامەیە کە کاک مەسرور هەیەی ئەس بەداخەوە بە تەواوەتی پشتیوانی ناکرێت ئەوەیە کە ئەوە ڕاست بکاتەوە ینی ئەوانەی کە لەسەر حسابی ئەم میلەتەوە بوون محاسبە بکرێن بیرێن بە داواکاری گشتی مڵک و ماڵیان مصادرە بکرێت لەلایەن حکوومەتەوە بەس زەحمەتەوە یعنی قەناعەت دوایە زەحمەتە بەڕێی من زەحمەتە لەبەری بۆی کاک مەسرور بتوانێت ئەوە بکە ئەبێت بە تاوەتی یەکێتی بە تاوەتی پارتی و بە تاوەتی جەماوەر ینی هەرسێک ئەوە هیچ گۆڕان و یەکگرت و کۆمەڵ و هەمویان تەوان بەڵام جەماوەر و ئەم حیزب سیاسیانە بێ بەڕاستی پشتی بگرن یعنی نەک بەڕۆی خۆ قسێ بکەن و دوایی کە چوونە دەرۆشتیشتر بڵێن ئەوە نا باش کاگاری ئەمێ بگەڕێمەوە سەر ئەو بابەتەکەی ئەو هێرشەکانی تورکیا و ئەو مۆزوعانەی کە ڕوئەیە لە پەلاماردانی پاکەکە بێ بە ناوی ئەوە بیابارچێک بێ کاگاری پێی وایە تاوانبار لەو کێشەیە کێیە هێرشەکانی تورکیایە سیاسەتەکانی حکوومەتی هەرێمە یاخود بوونیەتی پاکەکەیە لەو ناوچەیە بەڕێی من دووشتە بەشێکی ئەوەیە کە پەکەکە هیچ احترامێک بۆ سەروەری خاچی هەرێمی کوردستان دانانێ هەر ڕابردووی پەکەکەش دیارەیە هەر بەعەنتەری هیچ حزبێکی لە باکووری کوردستان نەهێشت یعنی لەم سەر بۆ ئەو سەرلیان هەموو مێتودێکی بەکارهێنا هەتا لە اختیالات ینی کوشتنی جەسەدی بۆ ئەوی کە ینی پاشان بکاتەوە بەس خۆی هەبێت لەسەر ساحەکە ئەمە مەبدەئی پەکەکەیە ینی یەک کەسی تری قبول نییە ئەوەی کە شارەزای پەکەکە بێ وازانێت من حەقم نییە بەسەرەوەی کە هەنێک کەسەی ڕکلام بۆ پەکەکەکەن باشی شیە ناسن بەڵام یعنی هەندێک زانیاری ناڕاست بە خەڵگەڵێ چێن ئەو کەسانە ئەو کەسانن کە بەحسابی خۆیان بۆ ئەوەی کە لە پارتی بن لە هەموو کەم و کوڕەکانی هی پەکەکە ئەبورێن ئەیکەن بە فریشتەیەکی بێتاوان لای خەڵک بە شەرتێک جواب بچمە سەر جوابی پرسیارەکەی باش خۆی پەکەکە ئەو بەشێکی لای پەکەکەیە بەشێکی تەواوی لای پەکەکەیە چکە شوێنی شەڕ مەیدانی شەڕ باکوورە ئێرە نیە ئەمە هەم تێکدانی وەزعی خەڵکی هەرێمی کوردستانە هەم بەڕێی من جەبانیە ینی بۆ ناچی لێو شەرقی ئەمە بەشی یەکەمی بەشی دووهەمی لەوانەیە لە پێش بەکەکەوە پیاوە ئەو بڕێ پێش بەکەکەوە خەتای حکوومەتەیەک لە دوایەکانی تورکیایە کە نەیانتوانیوە مێتۆدێک بدۆزنەوە ئوسلوبێک بدۆزنەوە ئوسلوبێکی دیموکراسی بەبێ چەک بەبێ خوێن ڕشتن چارەسەری کێشەی کوردکەن لە باکووری کوردستان هەندێ محاولە کراوە دوای تێکشێتەوە جایتر محاولە کراوە دیسان تێکشێتەوە مەسەلا خۆ عەفوی کە جەنابی مام جەلال زۆر محاولەی کردو بۆ ئەوە جەنابی سەرۆک بەرزانی هەروە بێتەوە کاک نەچیروان زۆر ماندوو بوون بۆەوە کە پرد لێ بدەن جسر لێبن لە بینی پەکەکەەوە حکوومەتی تورکیا بەشکم ئەمە نەمێنێ بەڵام خەتای ئەساسی بەڕێی من خەتای حکوومەتی تورکیا و بە بەشێک وە پەکەکە بە بەشتر چکە ئێمە هیچ شتێکمان پێ ناکرێت لەم بینە هیچ دەسەڵاتمان نییە ینی ئەمە ڕاستیەکی تاڵە حقا خەڵکی کوردستانەوە بزان تر پێداچوونەوەی بە سیاسەتەکان و مامەڵەکردنی لەگەڵ حکوومەتی تورکیا خۆ تۆ پێم بڵێ حقا حکوومەت ئاوا بکات چی بکە مەسەلا نەوەڵام من ئەوەت پێڵێم یعنی بۆ نمونە لە پێشووتراکە ئەو سیاسەتە هەڵە بۆ یاخود دەسەڵاتی نەبوون ناکرێت ڕاوێژ بە کۆمەڵی خەڵک بکات یاخود بێت کام سیاست کامە ئەو سیاسەتەی کە تا ئێستا بۆ نمونە بە جۆرێ لە جۆرەکان کە خراپ بوو یعنی خەڵکی ئەو ناوچەیەشی بەڕاستی بێزار کردو لە وەزا ئێکاکە ئەو بە پەکەکە بڵێن بۆ بە منیڵێ یعنی آخر حاکمی ئەم وڵاتە بۆ نمونە حکوومەتی ڕاستە حاکمی ئەم وڵاتی من بەڵام کاکە ئێوارجانی ینی تۆ ئێستا ینی ئەگەر من ئەم پرسیارە بەڕۆی تۆ بکەم وەکو هاوڵاتی شێهرێمی کوردستان ئێمە بە قسە بەیشێتی ئەڵێ بە پەکەکە ئەڵێن کاکە بڕۆن لێرە ناڕۆ ئەی خۆ ناچین چەشان لێڵگرین یعنی ئەوەشیان بکەی ئەو کاتە پێ دەڵێن ئەمە پارتی وێشێتی دیسانە دەستیان کرد بە شەڕی براکوژی و ئەم جارە بە هەردووچان لە پەکەکایان ئەوەش نابێت یعنی بۆیە ئەمە یعنی دارێکە بەدەستەوەی هەردوو سەری ئاگرە ئەو مشلەیە باشە وەڵا حەزەکەم شتێکت لێ پرسم باسی ئەوەت کرد کە چەک
هەڵگریت کاگاری هەندێک جار بە چەکەوە بینرێت کاگاری لە بەردەم لقی چوارە باسی شتێکی کاکەم کاگاری ئامادەی تایە بەرامبەر سوپای تورکیا چەک هەڵگرێت من هەر کاتێک حەزەکەم بەم جۆرە جواب بەمەوە هیوادارم حکوومەتی تورکیا و ئێران و ئەمانە ئەوەنە زاڵم و بێعەقڵ نەبن ینی میلەتێک 4-5 میلیۆنە بۆ خۆی ئوموری خۆی بیبا بڕێەوە ئەمەشی پێڕەوانە بینن بەڵام ئەگەر نەک تورکیا و ئێران ومانە هەر هێزێکی دەرەکی بێوێت بەنیازی داگیرکردن تێکدانی وەزی میلەتەکە شکاندنی سەروەری خاچی پیرۆزی کوردستان حتا ئەخیر هەناسەی ژیانم ئامادەم وەکو پێشمەرگە گیانی خۆمی پێ بەخشم لە جاتی جارێ 1000 جار بەڵام پێ دوایە ئێستا ئاستی ئێمە توانای ئێمە لە بەرامبەر سوپای تورکیا ئەوە نییە تاوەکو ئەزانین دوو شت هێکاکەی باجان ئەتوانین من و تۆ بە شێوەیەکی ئیدیالیست ینی خەیاڵێکی عاشقانە سەیری خۆشەویستی نیشتیمان بکەین بڵین یاڵە هەستین دەی باشی تفانی هەڵگرین و بچینە ئەو شاخە و شەر بکەین بەرامبەر تورکیا کەمە ئەو پەڕی غەڵەتە ینی حەقیقەتێکی تاڵ هەیە ئەوەیە کە هێزی عسکەری ئێمە لە بەرامبەر هێزی عسکەری تورکیا 1 بە ملیۆنە نەک 1 بە 1000 دوو هەم قووەتی ناتۆیە ماڵم نەشەوێت هێزێکە لە ڕووی بەحریەوە لە ڕووی بڵێن ئاسمانیەوە لە ڕووی هینی زەویشەوە زۆر بەقوتە لە ڕووی هەلیکۆپتەرەوە لە ڕووی دەبابەوە لە ڕێی تاری حربیەوە لە ڕێی ژمارەی عسکەرەوە ئەم هەموو چەکە بڵێن پێشکەوتەوە تەکنۆلۆژیە مقارنە نییە لە بینی جێشی ئێمە لەگە جێشی تورکیا باشە وڵات جا من شتێکم لە قسەکانی تۆ خوێندەوە جا ئەگەر هەڵە بووم بڵێ هەڵیت و من مەبەستێکی ترمەیە مەبەستە ئەوەیە کە پەکەکە ئەو چەکداریەی کە دەستیاوەتێ لە بەرامبەر تورکایە وەکو ئەوەی کێڵی ئەوەنە ناتۆیە و ئەوەنە بەهێزە کە حکوومەتی هەرێم دەرەقەتی نێت کە ڕوونێ عنەوە مەبەستە ئەوەیە کە پاکەکەش هەڵا کە ئەم شەڕەچەکداریە بە چەک ئەکات ئەو پرسیاری کرد کاک ئیوار زۆر پرسیارێکی جالە بوو ئایا پەکەکە شتێکی عاقلاناکە بەو قووەتە زعیفە بەرامبەر ئەو دێوە وەستاوەتەوە ئێمەش لە یانی لە ڕابردووە لە 60ەکان 70ەکان 80ەکان بڕۆی دێوێک وەستا بووینە پێیان و سەدام حوسێن تۆ خەزانیت کە هێزێکی عسکەری زۆر بە قوتی هەبوو وجودی ئێمە لەو شاخانە وەکو نیشانەی یا بڵێن سیمبۆلی بەرخۆدان بوو ئەوەی کە ئێمە تەسلیم نابین تۆ ناتوانانی تەسلیممانکەی یاخی ئەبین دوای ئەچینە شاخ واز لێ نایانین مشکلە بۆ دروزەکەین ئەگەر بە عقلێتێکی سیاسی منطقی ئینسان جوابی ئەو پرسیاری تۆ باتەوە نەخێر ئەوە هیچ لە مۆزۆ ناگۆڕێ ینی با بڵێن پەکەکە 20,000 چەکداریە بێ کە نیەتی تۆ بڵێ وابێ هیچ لە مۆزۆ ناگۆڕێت چکە بەو قووەتەکەمە و بەو چەکە زۆر زعیفە و بەرامبەر ئەو دێوەزلە هیچی پێ ناکرێت بۆیە حەقە پەکەکە لە ڕێی کەناڵەکانی خۆیەوە ڕێگەی سیاسی بدۆزێتەوە بۆ حەلیەمە یعنی ئەو بعد بە شێوازی تر بە میان ژیری وڵاتانی بۆ نمونە ئەوروپا هی ناوچەکە وڵاتانی عەرەبی بۆ نمونە ئێمە نێوەنجگیری بکەین کە مەسئلەکە لە شەڕێکی چەکەوە ببێ بە شەڕێکی سیاسی یعنی وەکو خەباتی پەرلەمانتاری بکرێ و مزاهرە بکرێ و یعنی لەم تیپانە و شانسی سەرکەوتیش لە تورکیا زۆرە ئەگەر تۆ بەم مێتۆ دەهین بکەیت بۆ لەبەری دیواری تورکیا بە دیواری ئەوروپایەوەیە زۆربەی وڵاتانی ئەوروپا گەنەڵم هەمووی وڵاتی زۆر دیموکراسین بڕیان بە مافی مرۆڤ هەیە بۆ ئەتوانی پشتیوانی بۆ خۆ بدۆزیتەوە باش حەز ئەەکەم باس لەوە بکەم بزانم ئەو کوردایەتی کە پارتی باسی ئەکات زۆر کات پارتی بەناوی کوردایەتی بەناوی دەوڵەت دروستکردنەوە کە هەندێک خەڵگەڵێ ئەسڵەن لە ئەساسە پارتی بڕوای بە کوردایەتی و کوردبوون و نیشتیمان نییە بەڵام تەنیا بەکاری هێنێت بۆ بەرژەوەندی و مەسا ئەساسی بیرکردنەوەی مەلا مستەفای بەرزانی کە بیرکردنەوەی پارتی لەسەر ئەو قاعیدەی وەستاوە بیرکردنەوەی بەرزانی نەمر لەسەر ئەوە وەستاوە کە تۆ
وەکو واجبێکی ئەخلاقی هەتا ئاینی هەتا ئاینی چکە بنەماڵی مەلا مستەفا لە سەر بە طریقەتی نەقشبەندین ینی خزمەتکردنی نیشتیمان و هەتا شەهید بوون لە پێناوی نیشتیمانە ئەوان واجبێکی دینیش ێزانن نەکەر ئینسانی ئەو طریقەتە لەگەڵ قادریە بەشێک لە ململانەکان یەشێ لە مش ئەزانی چۆنە ئەوەی قادری ئەوەی نەقشبەندی جزوری هەیە لە فەلسفەی هندیشە هینی هندستان لەبەری لە ناو طریقەتی نەقشبەندیە ڕێز لە هەموو بوونەوەرێک ئەژیرێکە ژیانی تیاابێ ئەینکەخوا ئەو درەختە مەسەلا مێرولەیەک مەسەلا بۆیە سیرەکە لە منطقی بارزان داربڕینەوە مەمنوعە ڕاوکردن مەمنوعە تێکدانی سروش مەمنوعە چکۆڵەمە هەدیی خوایە اینجا بێمە سەر ئەوەی کوردایەتەکە ئەساسی بیرکردنەوەی پارتی ئیشکردنی پارتی لەسەر بیر و باوەڕی مەلا مستەفای بەرزانیە خۆئافریقا ئەساسی بیرکردنەوەی مەلا مستەفا بریتە لە کوردایەتی باشە ئیسپاتیشی کردووە ئەمە لە تاریخا شەڕ لەو پێشوتم شەڕی کردو بەرامبەر ئینگلیس بەرامبەر عێلاق بەرامبەر دوای بۆ بەرژەوەندی نییە ئەگەر پرسیارەکەم بە نوعیشتر لێ بکەیت بڵێ ئایا خەڵک هەیە لە ناو پارتیا لەو سراتە المستەقیمی مەلا مستەفا لایە بەڵم بڵێ وایە بەڵێ خەڵک هەیە لە ناو پارتیا لە وەلایەوە باش کاگاری وڵی طبعاً ئەم پرسیارە وەکو دوا پرسیار لێتەکەم و لە ناو پرسیارەکانی منیشانە بوو بەڕاستی بەڵام خەڵک ئەوە نەداوایان کرد بۆیە ناچارم لێت بکەم هەرچەنە خۆم بە جۆرە لە جۆرەکان وەڵامەکەی ئەزانم دەوترێت باوکی کاک ئاری شێخ محەممەد یارسین لەلایەن پارتیەوە کوشراوە بەڵام کاک ئاری بووە بە پارتیەکی ئایار 24 ئەو کاتێککە باوکم شەهید بوو هێشتا پارتی دروست نەبوو بۆ کادەی موقەتا بوو لەبێ پارتی هێشتا کۆنگرەی نوێی نەکرد بوو شەهیدکردنی باوکم گەورەترین ئیهانە بوو کە بەرامبەر ماڵی مەلا مستەفا کرا بۆ لەبەرەوەی لە چنەی مەلا مستەفای باوکم شەهید کرا کەواتە تۆ ڕێک پێچەوانە ئەیبینی بەڵێ ئەژین لە هەموو کەڵتورێکا کاگەیبان بە تایبەتی هی بنەماڵی بەرزانی یەکە بیان ناسێ لە هەموو کەڵتورێکی دنیاە تۆ ئەگەر دوژمنی تۆ بێتە تەعزیەکەتەوە دەستە بەسێ چکاتۆتە تەعزیەکەتەوە فاتیحەدایە بۆ مردووەکە وەنیە بۆیە شەهیدکردنی باوکم ئیهانە بوو لە پێشەوە ئیهانە بێ بۆ ئێمە تەمەنی ئیهانە نەبوو لە بری باوکم شەهیدە باشە ئەگەر ئیهانە بێت شەهیدکردنی باوکم لە پێشە ئیهانەی بنەماڵی بەرزانی بوو بۆ لەبەرەوەی لە چلەم ڕۆژی مەرجی هیر ڕەحمەتی مەلا مستەفایە باوکم شەهید کرا ئەوە ڕاست نییە من چەند جای ترەوە باس کردەوە تەوان بەڵام ئەم پرسیارە هەریێتەوە زۆر احتیاجیشە من نازانی کێ بۆ کاگاری نازانن یعنی بەگشتی واللهی ئەوەی حاڵی بوو بین ئەوانەی کە دەستیان تیا هەبووە هەمویان بە قەولی کاک مەسعود دەڵێ هەمویان تۆپیون سپاس کاگاری سپاس بۆەوەی کە لەگەڵ واناوی ببوورە کاتوان گرتی